بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کۆبوونەوەی لووتکەی پارتی وێکێتی هەروەها داهاتووی دۆخی هەرێم دەکەین. ئەمڕۆ هەریەک لە مەسعود بارزانی سەرۆکی پارتی و باڤڵ تاڵەبانی سەرۆکیەکێتی کۆبوونەوە، بەڵام تا کوێسەی ڕاگەنداوێکی فەرمیان نەبووە. باز لەوە دەکرێت کە گەشتنە لێک تێگەشتێکی سەرەتایی، بەڵام ڕێکەوتنی کۆتایی نەکرابێ پێی میدیاکانی پارتی کە دەڵێن ڕێکەوتنی کۆتایی لەبارەی پۆستی سەرۆک کۆمار و حکوومەتی هەرێم نەکراوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کۆبوونەوەکە داهاتووی دۆخی هەرێم و گرێدانی پلیسی سەرۆک کۆمار و حکوومەتی هەرێم بەیەکەوە. داهاتووی دۆخی هەرێم پێویست بە گۆڕانکاریەکانی ناوچەکە عێراق، هەروە دۆخی کورد لە دوای و گۆڕانکارێنەی سووریا لە عێراق چۆن دەبێت و لە سووریاش قسەی لەسەر دەکەین. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر فایاق گوڵپی قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمانەکە. دکتۆر بەخێربێن، سوپاسیان زۆر سپاس کاکە. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بدان بەسەر ئەو کۆبوونەوەی مەسعود بارزانی و باڤڵ تاڵەبانی سەرنجتان چی بوو؟ ئێمە بڵین ساڵێک و نزیکەی 4 مانگە هەڵبژاردن لە کوردستان کراوە، ماوەیەکی زۆر کێشەیە بوو لەسەر پۆستەکان، بە تایبەتی وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی ئاسایش، ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش. سەرنجی بوو لەسەر ئەو کۆبوونەوەی باسیەوە دەکەن لێک تێگەشتێک کرابێ، بەڵام میدیاکانی پارتەڵان ڕێکەوتنی کۆتایی نەکراوە. بەڵێ زۆر سپاس. بەڕاستی ئێمەش هەرەوەمان بیست، یعنی لە هەندێک لە کەناڵی ڕاگەیاندنەوە کە ئەمڕۆ دانیشتنێک کراوە لە نێوان کاک مەسعود و کاک باڤڵە و وەفدەکەی کە لەگەڵیان هەبووە لەسەرەوە ڕێک کەوتون کە پۆستی سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ، بەرامبەر بەوەی کە یەکێتی داوای وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان نەکا. هەر شتێکی لە بابەتانە هەیە تا چەند ئەمە ڕاستە و کۆبوونەی تریژەکرێ هەفتەی ئایندە کۆبوونەی کە ئەکەن. بەڵام ئەگەر تۆ ڕاوسەرنجی من بڵێ زۆر بەداخەوە، یعنی بەڕاستی ئەمە ئەم پارتی وێکێتیە لە 64ەوە خەریکن بەرامبەر بە یەکتری ئەوسن شەڕەکەن، ڕێک ناکەون، هەز بە بەرپرسیارەتی خۆیان ناکەن بەرامبەر بە کێشەی کورد، هەز بە بەرپرسیارەتی خۆیان ناکەن بەرامبەر بە پێویستیەکانی خەڵکی کوردستان. و خۆمان ێستا ئەزانین ئەو گیرروگرفتی موچەمان چەند زۆرە و باری ئابووری خەڵک ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی ئەچێ و ڕۆژ بە ڕۆژ خەڵکی زۆرە بینین لەسەر جادەکان داوای هاوکاری لەم و لەوەکەن و تا کۆتایی. بەڵام ئەمان ئەوە تا بەو شێوەیەن لە ئاستی ناوخۆیان ڕێگەکەون، نە لە ئاستی عێراقا ڕێگەکەون، نە لە ئاستی ناوچەکانە، لە ئاستی جیهاندا. یعنی ئەگەر سێری و سیاسەتەکانیان بکەین، هەریەکی سەر بە شوێنێکە، هەریەکی سەر بە قوتبێکە. و لەبەرەوە لێرەش لە هەرێمی کوردستانیشا هەندێک بنەمای وایاندانە ناوە کە ئەم پەرتەوازەی و ناڕێککەوتنە سنووردار بکرێ. بۆ نمونە مەسەلەن من زۆر جار باسی یەکەم، ئێسەش باسی یەکەم، هەرێمی کوردستان پێویستی بە دەستورێکە بوو، نەیانهێش دەستورمانە بێ، هەر خۆیان ڕێک نەکەوتن لەسەر دەستور. هەرێمی کوردستان پێویستی بەوە هەبوو کە جۆرە ڕێککەوتنێک لە نێوان هێز و لایەنەکانە هەبێ، وەکو سەردەمی ساڵی 1970 و 1991 و 92 شتێک هەبوو بە ناوی بەرەی کوردستانیەوە. پێویستی بە شتێکی وا هەبوو، ئەمەشیان نەهێشت، ئەمەشیان نەکرد. لەبەرەوە ئەم ڕێککەوتن و ڕێک نەکەوتنە دەرفەت نایە بە خەڵک بزانێ خەتای کامیانە، بۆچی ڕێک ناکەون. ئەوە هیچ دەستگایەکی نەتەوەی وامان نییە کە مەرجع بێ بۆ ڕێککەوتن و ڕێک نەکەوتنەکە، بزانین بۆچی واکەن، خەتای کامیانە، کامیان نابەرپرسیارە. ئەوە تا بۆ خۆیان ساڵێک زیاترە پەرلەمانی هەرێمی کوردستان هەڵبژێرا، حکوومەت پێک نهاتووە، فراغێکی یاسایی هەیە، حکوومەتێکی کار بەڕێکەرە و تا کۆتایی بەو شێوەیە کایە. باش هۆکارەکەی چی بوو کە ساڵێکە ینی لەسەر بەتایبەتی وەزارەتی ناوخۆ نادەگەشتە ڕێککەوتن؟ باشە وەزارەتە چی تێدایە هێندە هەردوو لە دانێوەری بگرن؟ پێداگیری سەر بۆ خوێنەوەی بەڕێزت بۆ پارتی ئەوەندە سوورە لەسەر لای بمێنێتویکێتی پێداگیری دەکەن؟ دیارە زین چۆنە تێدایە، ئەمنیەتی تێدایە، دۆسیی تێدایە؟ بەڕاستی من ئێستا بڵێم ئەوەیە ناتوانم هینێ بکەم، بەڵام شیکردنەوەی من ئەوەیە ئەم وەزارەتی ناوخۆیە کە هەندێک نهێنی هەیە و هەندێک دەسەڵاتیشی هەیە. مەسەڵەن دەسەڵاتەکان بەسەر پارێزگاکانە، بەسەر ناحیە و قەزا و شوێنەکانیکە. مەلەفەکانیش طبعاً ئەمان من ئاماژێم بە شتێک کردوتم، ئەمانە لە ناوخۆ و لە عێراق و لە ناوچەکە و لە ئینە وەکو یەک نین، ڕێک ناکەون، دژی یەکترن.
لەوانەیە ئەو شتانەژە بێ بزانێ ئەم پرۆژانە چییە بەرامبەر بەوە کرێ ئەوی کە بزانێ ئەو بەرامبەری چی ئەکرێ و یان ئەو پەیوەندی ئەوانەیانە بەهێزە ئەقلیمی و ناوچەیەکانەوە هێزە ناوچەیەکانەوە وەزارەتی ناوخۆ پەیوەندی بێ وڵاتانی دراوسێش طبعا وەزارەتی ناوخۆ بەشێک لە ئیشەکانی ئەمنیە مەسایلی ئەمنیە قەزی ئەمنیش پەیوەندی بە عراقیشەوە هەیە پەیوەندی بە ناوچەکەشەوە کەوتنی کرابوو لەگەڵ ئێران و حیزبە ئەمڕۆ لەبارە حیزبەکانی ڕۆژهەڵات وەزارەتی ناوخۆی هەرێمیش تێدا بوو بەڵێ وەزارەتی ناوخۆی هەرێم لە زۆر شتاتیایە بووە مەسەلاً لە مەسەلەی باکووری کوردستان لە مەسەلەی ڕۆژهەڵاتی کوردستان لە مەسەلەی سووریا و ڕۆژاوای کوردستان لەو هەموو شتانە ئەوی تایە جا ئەمان دیارە خۆی ئەبێ تۆ کە وەزیر و هەیە جێگری وەزیریش هەیە دیارە ئەو برادرانەی ئەو لە ڕێگە نادەن بزانن وەزارەتی وەکیل وەزیرەکەیان یا جێگری وەزیرەکە ئەویش ئیطلاعی هەبێت لەسەر ئەو ڕووداوانە بەرەوکوێ ئەچن چی ئەکرێت چی ناکرێت لە قازانجی کایە لە زەرری کایە ئەوە دەلالت لەوەکە کە دیموکراتیت لە کوردستاندا نیە بەڕاستی ئەوە دەلالت لەوەکە کە ئەو هاوپەیمانیە بۆ پێگەێنانی حکوومەت دروستی ئەکەن هەر بە قسەیە و بە پراکتیکی یعنی ئەو هەموو کەس ناتوانێت مافو ئەرکی خۆی وەکو پێویست جێبەجێ بکەم پێ دوایە فشار هیچ فشارێکە بێ لەم بارەدۆخە لەسەر پارتی وکێتی بۆی بگەن بەڕێکەوتن لەبارەی حکوومەتی هەرێم بێ پۆستی سەر و کۆمار بێ هیچ فشارێک هەیە فشاری دەرەکی عراقی بڵین ینی ئەوەی کە ئەیبینین ئێمە لایەنی نێودەوڵەتی فشاری هەیە بەڵام بەگوێی ناکەن مەسەلاً ئەمریکیەکان چەند هاواریان کرد هێزی پێشمەرگە یەکخەنەوە یەکی ناخەن عراقیەکان لەم ماوەیە چەند جارێک ئەمانیان ئاگادار کردەوە وتیان تکایە یعنی ئەوە ناوی چی ئەوەی مالێکی سەرۆکایەتیەکە هاوپەیمانی دەوڵەتی یاسا تکایە بربژێرێکتان دیاری بکەن ڕێک بکەون لە ناو خۆتانە یەکە بربژێرمان بۆ بنێرن بۆی ئێمە دەنگی بینێ بۆی نەڵین بە ئەندامەکانمان ئارەزووی خۆتانە دەنگ بەکێن یان نایەن ئەمە لە عێراقا ئەوەش ئەمریکیەکانیش بەو شێوێن لە ناوخۆی کوردستانیشە خەڵک ینی بەداخەوە ئۆپۆزیسیۆنێکی بەو شێوەیە نییە ئێستا زەختێکی ویان بخاتە سەر بەڵام خەڵک هەر خەریکی پرتۆبۆڵەیە لەسەر ئەم سیاسەتی پارتی وەکێتی کە ناتوانن سەر کۆمارێک دیاری بکەن لە عێراقا بۆ کورد وەکو نوێرایەتی هەموو کورد بکە حکوومەتی هەرێمی کوردستان پێک نایەنن پەرلەماندانانیشێ تا شتەکانی کە کێشەکانی کە هەیە باش بەس ئەو بارودۆخی کە ناوچەکە پێدا تێپەڕ دەبێت تاکو ئێستا ژوای لێکێتی و پارتی نەکردوانی کەمی خەمی هەرێمی کوردستانیان بێ دامەزراوەکانیان جگەلەوەی کە بەڕێز وژدلاسی ناوخۆ ئێستا هاوڵاتی گلەی هەیە لەبارەی نرخی کارەبا بواری تەندروستی موچە ئەو بێمتمانێکی زۆر دروست بووە بۆ دامەزراوەکانیش بەڵێ جەبا ئەوە هەیە بەو شێوەیە یعنی ئێستا خۆ مەسەلەن قەزەی موچەکە تەنیا خەڵکی دەرەوەی پارتیوەکێتی ناگرێتەوە هەموو کەس ئەگرێتەوە هێزەکانی ئاسایی ژەگرێتەوە هێزی پێشمەرگا ئەگرێتەوە کە ئەوانە پارێزەری بە دەرەجەی یەکەم پارێزەری پارتیوەکێتی بۆیە یەکیشیان ناخەنەوە هەموو کەس ئەگرێتەوە بەڵام بارودۆخەکە ئێستا بەم شێوەیە یەکەم خەڵکی کوردستان سەرفە نەزەرەکە لەم دەسەڵاتدارانی خۆمان چونکە ئەمانە کوردن دووەم ئەم حیزبانە لە درێژەی خەباتی پێشمەرگایەتی و چی تر ئەوانە کۆمەڵی شەهیدیان داوە ئەمەش مەسەلەیەکی کەیە ئەوانە کە سوکاری شەهیدەکانیش چەند گلەی زۆریان هەیە بەڵام هەر پێیان ناخۆشم ئەم حیزبانە پەراوێست بکەون سێم ئەو عەلاقاتە خراپانەی خۆیان کە بە وڵات و بە وڵاتەوە هەیەە یعنی بۆ ئەوی بیان پارێزن بەداخەوە یانی جاری وا هەیە قەزیەی کورد ئەدەن بە وڵاتان خاکی کوردستان ئەدەن بە وڵاتان بەرامبەر بەوە بیپارێزن و تا کۆتایی لەبەرەوە شتەکە بەم شێوەی لێ هاتووە کە هەیە خەڵکیش ئەوانەی لە دەرەوەن تۆزێ باوەڕیان بە کەس نەماوە خۆی ئەبێ ئۆپۆزیسیۆن هێزێک یا کەسێکە بێ ڕابەرایەتی ئەو ئۆپۆزیسیۆنە بکە بەرامبەر بم دەسەڵاتە بوەستێتەوە هەندێ مەرحەلە هاتە پێشەوە ئەوەی کە خەڵک دەنگی خۆی دایە و بڕوای پێ بوو متمانی پێ بوو
وا دەرنەچوو لەبەرەوەی ئێستا خەڵکەکە ڕەشبین بووە بێئومێد بووە بەرامبەر بەو کەم و کوڕیانەی کە لە حکومڕانی هەرێمی کوردستانە هەنگاوێکی جددی نانێن. باش بەس بەرز لەبارەی دۆخی عێراقیش ناکۆکن پارتیویەکێتی لەبارەی وڵاتانی دراوسێش مەوەست لەوە چی بوو؟ بەڵێ ئێستا لەبات من نازام لە کەناڵەکەیەوە بوتم ینی ئەو من دووبارەم کردوێتەوە چەند جار کێژەڵێم پارتی گەورەترین حیزبە لە حکوومەتی عێراقا ینی زۆرترین ئەندام پەرلەمانیەیە پۆستی گرنگیشیە جێگیری سەرۆکی پەرلەمانیەیە ئێستا وەزیری دەرەوەی هەیە دوو وەزارەتی بەدەستەوەیە بەردەوام ماوەیەکە تۆزێ هادی بۆتەوە بەردەوام هەر قسە بە عێراقڵێ هەر ڕەخان لە عێراقەگرێ یەکێتیش بە هەمان شێوە بە پێچەوانەوە ئەو قسە بە عێراق ناڵێ قسە بە هەرێمی کوردستان ناڵێ ینی ئێستا بۆ نمونە ئەم ێوارەیەگە تۆسەی تەلەڤزیۆنی یەکێتی بکەی لەسەر گرانی کارەبا قسەیەک ێ باشە تۆ خود لە بەشێکی لەو دەسەڵات تۆ جێگری سەرۆک وەزیرانە هەیە چەند وەزیرێک لە حکوومەتە ئەو حکوومەتە هەموو پێکەوە بڕیاریانداوەکە کارەبا ڕووناکی 24 سعات بێ و نرخەکەی بەو شێوێ بە بەو شێوێ کاتی خۆی بۆژماری میشیان هەرواکە بەڵێ عینەن خۆیان بە معارەزە ئەزانن بەڵام واژ نییە لەسەرەوە ڕێک کەوتون لەگەڵ حیزبی دەسەڵاتداری ئەو دەبەرە لە ژێری شوە خەڵک چاواشاکەن بەم شێوەیە جامە بەستم چیە لێرە منی بۆ عێراق سیاسەتیان جیاوازە بۆ ناوخۆ جیاوازە مەسان ئێستا بماوێ نەمانەوێ پارتی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا زۆر خۆشە یەکێتیش پەیوەندیەکانی لەگەڵ ئێران ناخۆشترە ئەمانە هەیە بەڵام پارتیش پەیوەندیەکانی لەگەڵ ئێران خۆش نییە شتێک نەگۆڕاوە لەو بارودۆخان من ئەوە زۆر هینم نییە معلوماتم نییە لەسەرەوە چونکە پارتی لە مەسلەی علاقاتە ئەتوانم بڵێم لە متەکاملترە بۆچی متەکاملترە هەندێشت هەیە جیۆپۆلیتیکی پارتی ئەو شوێنانەی کە بەدەسێتی زۆرترە و حساستریشە ئەمە خاڵێکە خاڵی دووەم ینی قیادەی پارتی لەگەڵ قیادەی یەکێتی ئێستا فەرقی هەیە قیادەی یەکێتی تازە هاتوونەتە پێشەوە خەڵک ئەوەنە نایان ناسێ پێشتر مەسەن ئەگەر مامجەلال بمایە بە قەناعەتم هەبوو لە ڕووی دیبلۆماسی و ئێستا یەکێتی زۆر لە پێش پارتیشەوە ئەبوو لە ئاستی نێودوڵەتیدا لە ئاستی نێودوڵەتیدا لە ناوچەکەشە مەسەن کاک مەسعود تەمەنێکی زۆری هەیە ئەزمونێکی زۆری هەیە پەیوەندی هەبووە پێشتر تا کۆتایی لەبەرەوە یەکێتی ئێستا علااقاتەکانی وەکو پارتی نییە لەو ناحێشەوە مەسان ئەوە یەکێتی هەیە علااقات لەگەڵ عراق و لەگەڵ هینایە لەگەڵ ئێران هەیە زۆرتر بە حکمی ئەوەی لە ئێرانەوە نزیکە هاوسنەر لەگەڵ ئێران تا کۆتایی بۆیە توانین بڵێ ئەم سیاسەتەی لێرە کە بەڕێوەی ئەبەن سیاسەتێکی ینی ڕاز نییە لە بەرژەوەندی خەڵکانیە من ئەمێ قسەیەکە بکەم لەسەر ئەو مۆزوعان ینی ئێستا باسیەوەکەن کە هەرێمی کوردستان لە مەترسیدایە و تا کۆتایی قەناعەتم وایە ئەمە تا ڕەدەیەک ڕاستە بەڵام کەی هەتا حکمی عێراق بەدەست پێگاتەیەکەوەی شێعەوە بێ کە مەیلیان بەلای ئێراندا هەیە و دۆستایەتی ئێرانەکەن و ئەوانە لەوانەیە مەترسی لەسەر هەرێمی کوردستان کەم بێت و حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆی بمێنێتەوە دەعمی شوێنەکانیکەی لەسەر بێت دەعمی ئەمریکای هەبێ هی ئەوروپای هەبێ بەڵام ئەگەر بارودۆخێک گۆڕا ئەگەر ئەوەی کە باسیەکەن مەسەڵان موقتەدا سەدر لە کاتی شەڕەکەی ڕۆژاوای کوردستاندا لێدوانێکیدا وتی داعش و نازانم کێ و کێ لەگەڵ بەحسیەکانە ڕێک کەوتون بۆی پەلاماری عێراق بن ئێمە داواکەین داعشەکانمان تەسلیم کەنەوە داوا لە سووریاکەین فعلا سووریا تا ئێستا وابزانین 5,000 داعش تەسلیم کردوونەتەوە و داوا لە ئوردنی ژەکەین کە بەحسیەکانمان ڕادەست بکەنەوە خۆگەر بارودۆخەکە وا بگۆڕێ ئەوانە بێنە سەر حکم ئەو کاتە کە ئەوانە دێنە سەر حکم ئەوانە دۆستی کێ بن ئەکید دۆستی ئەمریکا بن کە بوونە دۆستی ئەمریکا ئەتر ئەو کاتە ئەمریکا زۆر پێویستی بە پارتی وەکێتی نابێت وەکو ئێستەی ڕۆژاوە ئەگەر تۆ سێری دواوە بارودۆخی ڕۆژاوای کوردستان بکەیت لە سەردەمی بەشارە سەدا کە کێشەکانی سووریا دروست بوون لە بەهاری عەرەبیە رووسیا و ئێران لە ڕێگەی حکوومەتی سووریاوە یا لە ڕێگەی دەوڵەتی سووریاوە دەستیان قسە ناو کاروباری سووریاوە
ئەمریکا نەیەتوانی ئەمریکا ئەو ڕێگەی بۆ داخرابوو هات لە ڕێگەی چێوە ئەو پەیوەندیە تەکتیکەی کە بەهۆی دروستبوونی داعشەوە هەبوو پەیوەندی کە کورد و ئەمریکا هەردووکیان دژایەتی داعشیان کرد ئەو پەیوەندیە دروست بوو لە ڕێگەی و پەیوەندیەوە ئەمریکا دەستی خسە ناو کاروباری سووریاوە بەڵام دوایی کە ئەسەد ڕۆیشت کە ئەحمەد شەرع هات حکوومەتێکی کاتی دروست بووە ئێستا حکوومەتە کاتیە وەکو ئەبینین ئێمە لە ڕێگەی سعودیەوە و لە ڕێگەی تورکیاوەوانە بوو بە دۆستی ئەمریکا تەبەنی خەتی هێنی ئاینی ئیبراهیمیەکە هاوپەیمانە لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش لەبەرەوە ئەمریکا ئێستا ئەو ئیشانەی کە جاران لە ڕێگەی قەسەدە و بەڕێوەبەرێتی ڕۆژاوای کوردستانەوە ئەنجامێدا لە سووریا ئێستا لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە ئەنجامێدا شتی گەورەتریشی بۆەکە ینی ئاسایشی ئیسرائیل لە پارێزێ تا کۆتایی ئەو کاتە چییە بێ ئەگەر لە عێراقیشا گۆڕانکاریەکی وابێت ئەو کاتە مەترسی گەورە لەسەر هەرێمی کوردستان دروزە بێ بە تایبەتی هەرێمی کوردستان ئەمریکا زۆر شتی وتووە بەگوێی نەکرد هەرێمی کوردستان بەگوێ ئەمریکای نەکردووە یعنی ئەو پەیوەندیەی کە لە نێوان ڕۆژاوای کوردستان و ئەمریکا بوو پەیوەندێکی تەبایی بوو تا ڕادەیەک لەوەی هەرێم پێشکەوتوتر لە ڕووی ئەخلاقیەوە بەڵام ئەم بەرژەوەندی ئەوێ ئێستا ئەمریکا ئەم عراقی بەدڵ نییە لەبەری بەدەست شیعەکانەوەیە بە سبێنی ئەمریکا گۆڕانکاری ببێ ئەمریکا عفونکە عراق کوێتە دەست سونەکان و دەست بەعسیە کۆنەکان یەک هێن لە هەرێمی کوردستانی ژاڵی ئەڵێ ئەوە ئەەکەی باشە ئەگینا ئەوانە بۆ هێنمەوەکو چۆن لە کەرکک چی لێکردین 2010 عینەن مەسەلە بچێتە بواری جێبەجێگین چاڵێکەیە بۆ زانین چۆنە ئەم قسەیە هەیە بەڵام زەحمەتە خۆی هەموو کەس کاک حەکیمیانی هەر حیزب و وڵات و هێزێکی نێودەوڵەتی وەکو ئەمریکا و کێکی تر لەوانەیە ئەنواع پرۆژەیان هەیە بێ ئەنواع بەرنامەیان هەبێ بەڵام تۆ نابێت تەسلیم بی ئێمە وەکو گەلی کورد ئەم پرۆژەی ئەمریکا ئەگەر بەو شێوەیە بێت کە ئەڵێن پرۆژەیەکی خراپە بۆ ئێمە لەگە حکمی مرکزیدا بێت لە هەموو وڵاتەکان مەبەستەوەیە بەڵە ئەی طبعاً ئەگەر ئێستا ینی ئەو قسەکانی تۆم بارەک بۆ خۆی زۆر وازەحە ئەڵێ فیدراڵیی دیموکراتی ئەڵێ ئێمە لەگەڵ حکوومەتی پاشایەتیان هەر نەک بەو شێوەژ ئەڵێ جا ئەمە ئێستا سیاسەتی ئەمریکایە ئەمریکاش بۆ خۆ دەزانی چ شتێک لە کێشەی سەرەکی ئەمریکا ئێستا پارەیە یعنی ئەمریکا لە سینە تەسێ پێشی بکەوێتەوە لە ڕووی ئابوووریەوە لەبەرەوە هەڵەسێ ترامپ هەڵەسێ پارە بۆ ئەمریکا کۆکاتەوە دێت دەچێت لە قەتەر و لە سعودیە و لە ئیمارات و لە شوێنەکانی کە ینی پشتیوانی داراییەکەن بەرامبەر بەچی بەرامبەر بەوەی ئەوی هەندێ سیاسەتیان بۆ بکە بەداخەوە ئەمانەی دەسەڵاتدارانی ناوچەی ڕۆژوڵاتی ناوەڕاست هەم مرکزین هەم نادیموکراتین هەم بڕۆیان بە مافی کەمینەکان نییە یعنی کامیان ئێستا لەو ماوەیە سەرۆکی دەوڵەتێکیان ناڕزایی دەربڕی بەرامبەر بەو شەڕی کە سوپای سووریا بەرامبەر بە کوردەکانی کرد کامیان ناڕزایەکی دەربڕی وتی ئەو سیاسەتەی ئەمریکا سیاسەتێکی نائەخلاقیە تۆ تا دوێنێ دۆستە بوون دژی داعش بوون ئەو داعش و قاعیدەیە کە ساڵی 2001 لە 11 سپتەمبەرە 2,000 ئەمریکیان کوشت ئێستا تۆ لەگەڵەوانان ڕێککەوتووەکە ئەمریکەکانی کوشتووە باش بەس چیوا دەکە ئێستا ترامپ دوای دێنەوە سەر کوردوانەش بەس ئەم سیاسەتەی ترامپ هەر پێویستە بە پارەیە خۆ چیتریش تێدا ئێستا لە ئەوروپیەکان هەڵگەڕاوەتەوە لە کەنەدا داوای گریلاندەکە ئەو گوتت لە سووریا پشتی لە کورد کرد چی وا دەکەیان ئیستیعماری جاران هەبوو لە ڕێگەی سەربازەوە ئەمریکا و وڵاتەکانی تر وڵاتێکیان داگیرە کرد بە تایبەتی ئەوروپیەکان وڵاتیان کە داگیرە کرد بەربوومەکەیان بۆ خۆیانە برد مثلا وڵاتە ئەفریقیەکان ئاسیایەکان ترمپ ئێستا بە شێوەیەکی کە ئیژەکە ینی ترمپ مەسەلەی ئابوووریەکەی لێرە کە پشتی کردوتە ئەوروپا بۆ خۆی ئەڵێ ئێمە ئەوروپیەکان بەخێوەکەین ناتۆ بەخێوەکەین نەتەوەی گرتوەکان بەخێوەکەین پارەیان نەدەینێ ئیتر وەکو بڵی پارەیان نادێن یا پارەکان لێکەمەکەینەوە مۆزوعەکە لەکوێ پارە وەرەگرێ لە وڵاتە خلیجیەکان پارکە هات بۆ ئێرە زین چەند پارەیان نایە و تارەی تایبەتیان نایەوەوانە دوایەوە
بازار ینی چەکیان پێفرۆشێت شەڕ دروزەکە و چەکیان پێفرۆش لەم ماوەیە چەند ملیارێک دلار دیسان چەکی نازانم ئێمارات بووە بە سعودیە بوو فرۆشت. ئەمە خاڵێکێتی خاڵی دووەم بەنسبەت ترامپەوە گرێدراوی ئەو هێزە ئابوووریە نێودەوڵەتیانەیە کە ئیسرائیل دەپارێزێ یعنی ئامانجی دووەمی ترامپ پاراستنی ئیسرائیلە. ئیسرائیل لە دەستکیە پارێزێ ینی بۆ خۆمان نەزانین ئێستا وڵاتە عەرەبیەکان فزیان لێوە نایە لە مەسەلەی ئیسرائیلە و زۆر بەشیان ڕاستەوخۆ ناڕاستخۆ بە ئاشکرا و بەنهێنی لەگەڵ ئیسرائیلە ڕێک کەوتون. ئەوەی کە دژایەتی ئیسرائیلەکە بەرەی مقاومەیە ئێران سەرپەرشتیەکە مەسەلەن حیزب الله بوو لە سووریا حافظ هێن بەشار ئەسەد تا ڕادێک یەک زۆر چالاک نەبوو بەڵام یارمەتیەدان یەمەنیەکانن حەماسە حەشدی شعبیە لە عێراق شیعەکانی عێراقن ئەمانە هەمووی ئەمن و ئاسایشی ئیسرائیلیان نەخستن مەترسیەوە. لەبەرەوە چیەکە ترامپ بە هەموو شێوەیەکەم ئەوێ ئاسایشی هێن بپارێزێ ئیسرائیل بپارێزێ بە لێدانی ئێران هەم ئەوێ ئێران بکاتە شوێنێک تەمان ئێران و قاڕەیەکە وڵاتێکی زۆر دەوڵەمەندە لە ڕووی غاز و نەوت و ئەو شتانەشەوە لەبەری تەماحێکی لە ئێران ئایا ئەنجا بم گفتوگویانە ئێران ئەبەزێنێ و ئێران تەسلیمیە بێ یا شەڕێکی لەگەڵاکە. ئەمە سیاسەتی هینە ترامپە. ترامپ مەسەلەن دیموکراتەکان هەندێ مەبادییان هەیە هەنی بەو شێوێنین وەکو کۆماریەکان هەنی ئێمە گەر بگەڕێنەوە دواوە بۆ سیاسەتی ئەمریکا سیاسەتی دەرەوەی ئەمریکیەکان لە سەردەمی دیموکراتەکان جیاوازتر بوو تا لە سەردەمی شتێکماوە بەناوی سیاسەتی دەرەوەی هەر ترامپ خۆی بریاردە لە پێیوەست بە ڤەنزوێلا لە پێیوەست بە سووریا پێیوەست بە ئێران هەر خۆی یاسای سیاسەتی خۆی ئێستا خۆ مەسەلەن وەزیری دەرەوەی هەیە لەو لاشەوە دێت کۆمەڵێی نێنێرێ نێردە باش تۆ وەزیری دەرەوە هەیە ئەمە چی ئەم شتانە هەمووشی لێ قبوڵەکەن ئێتر سیاسەتەکانیشی بەو شێوەیە مەسەلەن ئەوەی لە غەزە کردی و ئێستا حاڵەتێکی دروست کردووە لە غەزە کە بەڕاستی حەماس کۆتایی هات وەکو چۆن ڕێکخراوی ڕزگاری خوازی فەلەستینی کاتی خۆی کۆتاییان پێێنا یاسر عەرەفات و ئەوەی کە یاسر عەرەفات سەرۆکی بوو ئەوانیش خەباتی چەکداریان واز لێ هێنا و هینیش بوون ئاوارەش بوون چون لە هەندێک وڵات لە تونس و لە شوێنەکانی کە لەجوئیان وەرگرتوتەوە ئەمە بۆ هەموو بۆ ئیسرائیل ینی مەسەلەکان لێرەدایە ینی ئەوەی لە عێراقیش ئەو فشارەی بۆ سەرۆک وەزیران پەیوەندی بەچەوەی ئەو فشاری ئێمە بۆ نمونەی سەماریکیان پێشینیوانە بێ سەماریکیان ڕەت کردوێتەوە شیعەکانیش دەڵێن هەر کاندیدمانە خۆی ئەگەر جەنگی یەکەمی کەنداومان بەبیر بێتەوە ساڵی 91 بوو 91 کاتی ڕاپەڕینەکە ئەمریکای توانی ئەو کاتە عێراق بڕوخێنێ بەڵام متەڕەدید بوو بۆچی نەیە ڕوخان چکە قەناعەتی وا بوو ئەگەر عێراق بڕوخێ ئەو لایەنەی کە ئەگەری هەیە بێتە دەسەڵاتدار لە عێراقا هێزێکە هێزێکی شیعەیە نزیکە لە ئێرانەوە لە سیاسەتی ئێرانەوە ئەو کاتە کێشە دروزە بێ ئەوە نەیکرد تا 2023 سەدامی ڕوخان دوایی دەرچوو لە بەروی شیعە لە عێراقدا هەم زۆرینەیە هەم معارەزەش بۆ پێشتر حزبیان هەیە ڕێکخراویان هەیە شەڕیان کردو تا کۆتایی ئەو کاتە عێراق کەوتە دەست شیعەی عێراق شیعەی عێراق لەگەڵ سیاسەتی ئێران هەیە هەم وەکو مەسەلەیەکی ئایدۆلۆژی وەکو مەزهبەکە هەم وەکو ئەوەش ئۆپۆزیسیۆنی عێراقی کە ئەمان ئۆپۆزیسیۆن بوون ئێران هاوکاری کردوون لەبەرەوە ئەمە مشکلەیەکی گەورەی ئەمریکایە ئەمریکایەوێ عێراق بخەتە دەستخۆی وابزانم خۆپیشاندانی تشرینیەکان نازانم 2019 بوو بەڵێ ئەوەی عادل عەبدولمەهدی مەبەسە نەخێر دوای ئەوە خۆپیشاند ماوەیە خۆپیشاندانی گەورە هەبوو لە بەغاو لە شارەکانی خواروەوانە ئەوانە ئەم دەسەڵاتدارەکانی تر پیانەوتن ئێوە قۆنسوڵیەکانن سەفارەتەکان یعنی معنای چییە معنایەوەی ئەوە ئەمریکا هەوڵیەدا شیعەکان بکە بە دوو بەشەوە ئەوانەی کە سەر بە ئێران هیچ بەس ئەمانی تر کارێ پێ بکە کەمەیال بن بەلای ئەمریکا و سەر بە ئێران نەبن ئەوەش سەری نەگرت ئێستا ماوە تۆ سەرچی
نەیهێشت یاسای حەشدی شعبی دەرچێ بەڵێ ئاشکرایە لە ساڵی 2005 ڕێگریەکی زۆری کرد. ئێستا ماوەیەکیش ئەیوێت ئەبێ هەڵبژاردن نەبێت چونکە ئەوانەی کە سەر بە حەشدی شعبین ئەوانە دەرەچن. ئێستا وایلیاتوە ئەبێت شیعەکان دەرچوون زۆرینەن ئەوان توانە حکوومەت دروستکەن. ئەیوێ لە ناو شیعەکانە کەسێکی لیبراڵ سەرۆکایەتی عێراق بکە وەکو مستەفا کاظمی یا وەکو ئێساندی شکەی کاندید کردووە مەسا مستەفا کاظمی نزیک بوو لە ئەمریکاوە سوودانی دەکرێت باس ئەمبادی دەکرێت بەڵە ئەوانە باسی ئەوانەکە مالکی قبول نییە چونکە مالکی هەم لە عێراقا دەسەڵاتدارە دەسەڵاتدارە بەڵە یعنی کۆنترین و بە ئەزمونترین سیاست مەداری توانین بڵین شیعەکانە لەبەروی زۆربەی بەگوێیەکەن هەم دۆستی ئێرانیشە لەبەروی ئەوی مالکی قبول نییە ئەوێ یەکێک بێ سەر بەخۆی بێت ئەمە مۆزوعەکەیە لە پێ دوایەوە جێبەجێ دەکرێت خود وەستاوەتەوە سەر ئەنجامی گفتوگۆکانیان ئێران و ئەمریکا وڵای ئەوە یەکەم گفتوگۆکانی ئێران و ئەمریکایە دووەم ئەو مەسلەیەسە مالکی ئەگەر خۆی هەندێک مرونە بنوێنێ احتیمالەیە قبول بێت ئەگەرنا مەشاکلەکان بەردەوامە بن کێشەکە چیە ترەمپ ئەو شتانە قبول ناکە مەسەلەن ئێساس ئەگەر ئەم دیموکراتەکان بوونایە بەسی پێ بدەن پێدوانیە کۆمپانی ماریکی بەڵێنێکیان پێبدا بۆ کۆمپانە نێوتیەکان کۆمپانیەکانی بواری ئابووری وزە بێنە عێراقەوە و کاتە ئەخر خۆ ئێستا ئەمان لەوانەیە گفتو بۆ بکەن بۆی شڕ لەگەڵ ئێرانیان نەکرێت ئەوە تر خۆیان نەزانن ینی مەلەفاتی سڕی خۆیان هەیە چۆن ڕێگەکەون مەسایسە ئەو دەنگ و باسانەی کە هەیە لە نێوان ئەمریکا و ئێراندا لەوە چێ نزیک بوو بنەوە لە یەکتری ئەو کاتە ئەگەر ئێران و ئەمریکا ڕێککەون ئەم ڕۆژ نەتەنیاوە چۆ بۆ ئەمریکا ئەگەر شتێکی ڕێککەوتن هەبێ ئەو کێشەی مالکیش نامێنێ دوێت تا ئێستا کە سەر و کۆماری شەڵەمژارەوە چاوەڕێ ئێوە بن ینی گفتوگو ئێران و ئەمریکا بەلایەکدا بکەوێ بەدڵنیایەوەی پۆستی سەرۆک وەزیران ژێشتانی لای خۆمان هەمووی تەکتیکی بێت تا ئەو ڕێککەوتنە بکرێ ئەوەی ئەمانەی پارتیوەکێتی کە کاک فواد و کاک نزار و ئەوانیان کاندید کردو ئەڵێن یەکێکتان بێ و مەجموعەیەکە خۆیان کاندید کردووە بۆ سەرۆک کۆماری باشە ئەگەر ئاڵۆزێکی تر بێ لەگەڵ ئێران شەڕێک بکرێت کورد قازان زیلێرەکەیان پێ دوایە زیان جار لە ڕۆژهەڵات بێ لێرە بێ لە ناوچەکانی دیکە بێ ئەوڵی شەڕ هەر میلەت هەموو زەرەری لێەکە تر میلەتی ئێران بێ کورد بێ هەینی عێراق بێ هەر وڵاتێکی کە بێ ئەمە یەکەم یعنی ئێستا هەر تۆ ئەو کە باسی شەڕەکەن هەچی پرۆسەی بازرگانی و بەرهەمێنان و چالاکی ئابوووریە هەمووی ئەوەستێ ئەوە حقیقەتێکە. هی دووەم ئەوەیە کورد چەند قازانجی لێ بکە لەو ماوەی پێشوە کە مزاهراتەکان دەستیان پێکرد لە ئێرانە دەنگ و باسێگە بوو کە کوڕەکەی شاهێنەوە یکەن بە حاکمی ئێران. تاەن تۆ ئەگەر بەراوردی کوڕی شا بکەی چۆن بۆ لەگەڵ کووردا و ئەم ئیسلامیانەی ئێستا لە ئێرانە حاکمن چۆن بوون لەگەڵ کووردا یعنی بەڕاستی وەکو ئەو وایە بەراوردی کەمال ئەتاتورک و لەگەڵ دەوڵەتی عوسمانی بکەی بەرامبەر بە کوردی تێگەی چۆنە تێوانی کوڕیشاوەندە خراپە بۆ خراپ بووە بەڵام ئەوان خراپ بوون بەرامبەر بە کورد ئەوان تەنیا بۆ کوردی خۆیان خراپ نەبوون بۆ ڕۆژەڵات با تەبەن ڕێکەوتنیشان لەسەر بەرژەوەندی کوردی عێراق کرد ئەو ڕێکەوتنەی ساڵی 75 لەگەڵ ئێرانە کردیان ڕێکەوتنی جەزایر زەربەیەکی گەورەیاندا کەوکاتە شۆڕشی لولیان کۆتایی پێێنە شای ئێران بەو شێوێ بوون جا شایەک بێتەوە یعنی ناتوانین بڵێن لەوەی سەردەمی پێشوو باشترە لەوانەیە هەمان سیستەمیە بێت طبعا ئەو کاتە ئەمریکاش قبوڵیەتی ئەو شای قبوڵە و وەکو ئێستا دیفاع لە خۆپیشاندەران ناکە دیفاع لە خەڵکی ناڕازی ناکە شای قبوڵ ئەڵێت چیەکەی بکە بەو شێوەیە بێت ئەمە لەبەروی احتیمالی ئەوە ئەگەر شەڕ ببێت لە ئێرانە شەڕەکە یعنی تۆ بڵی ئەم نظامی ئێستا ئەڕوات و نظامێکی کەیت من ئەوەشم بەلاوە تۆزە زەحمەتە بووە چونکە ئێران قاڕەیەەکە یعنی لەوانەیە مەسەلاً لە تاران شتێک ڕووبە بەڵام لە شارەکانی کە کەس بەڵە لەبەر ئەبێ بە شەڕی ناوخۆ
ئەبێ بە شەڕی ناوخۆی ئەمە زۆر خراپە. حاڵەتی دووەم ئەوەیە کە ئێران ینی حکومڕانانی ئێران لەسەر ئەساسی ئایدۆلۆژیادا ڕژاوە. تۆ وەرە لە کاتی حوسێنیە ئەو سەردانانەی کە ئیکەن بۆ عێراق و بۆ نەجەف و بۆ کەربەلا و شیوەنی حەسەن و حوسێنەکەن چ لەوێ و چ لە ئێران ئێمە هەندێ دیمەنمان بینیوە ئەوانە عەقیدەیەکیان هەیە بە ئەو ڕێبازەی خۆیان کە زۆر زەحمەتە، یعنی کە زۆر بن و ناوچەکەشیان گەورە بێ لەوانەیە تەکنۆلۆژیا دەرەقەتیان نەیە نەک لەوانەیە وایە. ئەدا لەبەروی قەزیە بۆ عێراق بۆ عێراق کەمتر هینێ بێت کاریگەری لەسەر بەڵێ عێراق کەمتر مقاوماکە ماوسمێگەر و شەڕ ڕوودا کاریگەری لەسەر عێراقیش دەبێت لەسەر باشووری کوردستانی خۆ لەسەر هەموو شتێکە بێ بە خراپی بەخراپی طبعا ئێمەوە هەندێک پیانوا بوو کە ئێستا گۆڕانکاری لە عێراق ڕوودا لە بەرژەوەندی کووردا ڕەنگە کورد باشتری دەستکەوێت لەوەی کە 2025 لە 2005 لە دەستور دەستی کەوت. ئەوەی کە هەیە کاک ئێمە ئێساڵێن بەعسیەکان و داژ نازانم تا چ ڕادێگەمە هەیە ڕاستە هاوپەیمانیان هەیە بۆی بنە بەدیلی ئەم دەسەڵاتدارەی ئێستا کە هەیە. باشە ئێمە لە ڕووی مێژوویەوە ماوەیەکی زۆر کاتێک کە سەدامی بەعسی ئەنفال و کیمابەرانی کرد ئێمە دۆستی معارەزەی عراقی بوون ئەمانەی کە ئێستا حکومی عراقەکەن. لە 2004 و 2015 ئێمە هاوپەیمان بووین لەگەڵ شیعەکانی عراق دژی داعش. ئەو داعشەی کە هات مەخموری گرت پەلاماری هەولێریشیدا چوو لەولاوە شنگاڵی والێ کرد چوون بۆ ڕۆژاوای کوردستان ئەو شەڕە گەورەی لە کۆبانەی کردیان و شوێنەکانیکە ئەمان هەر لەگەڵمان نبوون. دوایەوە بەنسبەت خۆشمانەوە بەنسبەت ئێستشەوە ئەو هاوپەیمانی کە لەگەڵ عراقا هەمانە خۆ گیر و گرفتی تێکەوتووە بەڵام چارەسەرکردنی گیر و گرفتەکان زۆر سنووردار بووە. یعنی هی ئەوە نییە تۆ بڵێ من لە ناو دەبم نایڵم تۆ ببی. مەسەلەن ئێستا ئێمە کۆمەڵێ مەوادی دەستوری هەیە لە دەستوری عراقا بۆ دەستورانە بۆ ماوادانە هەندێ مافمان گەرنتی کراوە لە عراقا. خۆشمان دوو حکوومەتمان هەیە لە عێراقا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عراقیشە بەشداین لە حکوومەتی عراقیشە. یعنی ئەمانە لە چاو پارچەکانی تری کوردستانە زۆر باشە، لە چاو ئێرانە زۆر باشە، لە چاو تورکیا زۆر باشە، لە چاو ئەوەی ڕۆژاواشە باشە. ئێستا ڕۆژاوا هەندێ اعترافی پێکراوە هەندێ مافی بە مەرسومی کۆماری دانی پێدانراوە بەڵام هێشتای نەبووتە نەخراوتە بەستی بەندی دەستوریەوە. هێشتا ئەم حکوومەتی کاتی سووریا بە تەواوی خۆی نەگرتووە لەبەر ئینسان هەرە بێ لەسەری بووە سێبزانینشانە بەڵام لە عێراق ئێمە وەسمان لە هەمووی باشترە. ئەنجا باشە کێ لێوانەی کە دێن لەمان باشترە بن لە ڕابردووە لەمان خراپتر بوون. گرنگە کورد لە بەغدا پێگەی بەهێز بە بۆ چۆنی بەرز لەم خۆناغێسی ئێمە لەسەر وبەرنی پێکێنانی حکوومەتی نوێن ئەوە سەر و کۆمارە بۆ سەر و کۆماریش پێویستمان بە کەسێکی بەهێزە پێ دوایە لەم بارودۆخۆ لەم خۆناغی ناوچەکە بە دڵنیاییەوە زانینشی ئێمە بێ دووشت بکەین. یەکەم یەکگرتوو بین پارتی وەکێتی، دووەم لەگەڵ ئەوان نەبین کە هێزێکی کە بێت بێ بە حکومڕانی عێراق ماماکان بە تایبەتی ئەوانەی کە مرەشەحن ئێمە مێژوویەکی خراپمان لەگەڵیانە هەیە. سێهەم ئەوەیە کە فعلا سەر و کۆمارە بێ بەهێز بێ دەسەڵاتی هەبێ بەداخەوە کەسایەتی ینی کێ دەسەڵاتی هەیە ینی ئەوانەی کە سەرۆکی حیزبەکانە. من لە یەکێ لە کەناڵەکانی سۆشیال میدیا قسەم کردارێک وتم کێشەی ئێمە لە عێراقا بەشێکی زۆری بەوە چارەسەرەکرێ کە یەکێک لە بەرزانیەکان ببن بە سەرۆک کۆماری عێراق وام دیارە ئەوان نایکەن. ئەمە گیر و گرفتێکی پێدوا بوو لەبەرەوەی کە خۆیان خاوەندە سەڵات ینی پارتی خاوەندە سەڵاتە لە هەرێمی کوردستانە و لە عێراقیشە لەبەر بەڵام ئەوانەی کە ئەینێری بۆ ئەوێ لەگەڵ ڕێزما بۆ ئەوانەی کە ئەچنەوێ ینی بەرپرسیارەتی گەورەیان نییە لە حیزبا بۆ هەموو شتێک بێ بگەڕێنەوە بۆ حیزب بۆ سەرکردایەتی خۆیان ئەزمونیشیان هەیە پەیوەندیان هەیە. ئەنجا من خاڵی گرنگم بەنسبەت ئەوە چی بوو ینی ئەو
علاقاتە ناوچەیی و جیهانیەی کە پارتی و حکوومەتی هەرێمی کوردستان هەیەە کە عێراق پێی نیگەرانە بێ ئەو کاتە کۆتایی پێهات ینی علاقاتەکەیان هەمووی علاقاتە بە قوتتر خۆیان لە عێراقم خۆیان سەرۆک کۆماری عێراق ئەبێ بەس بە گوێرەی بەرژەوەندی خۆیان و ئاگایان لە عێراق بێت نابێت مەسەلەن تۆ سەرۆک کۆماری عێراقی تۆ پۆستی گرنگی عێراق لەبەر دەسا بێ بەڵام لەو لاشەو پەیوەندی لەگەڵ وڵاتێکە هەبێ کە حەزی بە عێراق نەبێ کە حەزی بەم پێگاتە دەسەڵاتدارانەی ئێستای عێراق نەبێ تا کۆتایی لەبەرەوە ئەوە باشترین شت بوو مەسەلەن یەکێک لە کاگنێچیر ئەوانەیەکێکیان سەرۆک کۆمار بوونایە یان شتێکی باشە بوو سەرۆکیەتی باشتیان لێرە بە یەکێتی باە سەرۆکی یەکێتی نازانم بۆچی لەی کرد کێشەی زمانی هەبوو بێت کێشەی زمان نازانم ئەوەندە نییە یعنی زمانی عەرەبی بە هەر ئەوەیە نازانم مەسەلەی شەهادەیە مەسەلەی ئەوەیە کە ئەوانە هێنی کەشیان هەیە وابزانم جنسی وڵاتیکەیان هەیە نازانم ئەوە مەرجەیان نا وەڵحاڵ ڕێک نەکەوت ئەوان بن ئەگینا یەکێک لەو کەسانە بن کە دەسەڵاتیان هەیە لە حیزبەکانە چونکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی حیزبی ئێستا و حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری ئەوانەشمان زۆر بەداخەوە زۆر لاوازن هەمووی لەژێر چەپۆکی حیزبان لەژێر چنگی حیزبان حیزب نەڵێ ئەوە بکەوەمەکە هیچ ناکرێت باش بەس بۆ سەرۆک کۆمار بۆ کورد گرینگە سەرۆک کۆمار تێڕوانی جیاوازێندێکیان پیان وایە بەڵێ دەسەڵاتی زۆرە بۆنە پارێزەری دەستورە کاندی سەرۆکوەزیران ڕادەسپێرێ بڵێ نوێنەرایەتی دەوڵەتی عێراق دەکا کە کوردێک سەرۆک کۆماربەندێکیان پیان وایە دەسەڵاتەکانی تەشریفاتین بۆ کورد دەتوانێت ئەگەر ڕۆڵێک ببینێ خۆی دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار و مافەکانی سەرۆک کۆمار لە دەستوری عێراقا هەمووی ئاماژەی پێکراوە چی ئەکیا و چی ناکات ئەنج ئەگەر یەکێک سەرۆک کۆماری عێراق وێ بتوانێت بەگوێری ئەو بەندانەی دەستور کە سەلاحەتی یاوەتێ ئیش بکە شتێکی خراپ نییە لەو باشتر نییە ئەمە خاڵێکە خاڵی دووەم کە ڕێککەوتون سەرۆک کۆماری کورد بێ ئەوەیە کە ئەم وڵاتی عێراقا وڵاتێکی فیدراالیە هەموو پێگاتەکان بەشداری تیاکەن ئەم مەسەلەیەش گرنگە لەبەرەوە سەرۆک کۆمار گرنگە ئتر لەوانەیە شتی تایبەتیش هەبێ حەز هیوا بێ حەزی لەوە بێ سەرۆک کۆمار بێ و هی کەش هەبێ حەزی لەوە بێ بڵێ بۆ کورد بۆ کورد بۆ مافەکانی دەتوانێت گەس کەسێکی بەهێز بێ ڕۆڵێک ببینی بەڵە چۆن ناتوانێت دەتوانێت کەسە کێشەی موچە بۆ خۆداگاداری دێنێت کە چارەسەر نەکراوە ئەو مەسەلەی کێشەی جوتیارە ناوچە جێناکۆکەکان یا سینە تۆ غازە کۆمەڵێک پرس کاک حەکیم ئێمە لە عێراقدا لە دوای جەنگی جیهانی یەکەم تا جەنگی جیهانی یەکەم عێراق لەژێر دەستی دەوڵەتی عوسمانیە بوو ویلایەتی ئەو وڵاتە بووە بەڵام تر لە دوای جەنگەکەەوە چەند وڵاتێک دروست کران عێراق دروست کرا تورکیا دروست کرا سووریا دروست کرا مەسەن لە تورکیا و لە سووریا شتێک نەبوو بڵێن ئەمە کورد لەم وڵاتانە هەیە نەبووە پێشت بەس لە عێراق لەوەتی عێراق دروست بووە لە دەوڵەتی کراوە بەڵام دەسەڵات بە کورد نەدراوە دەسەڵاتی کورد کەم بووە مشکیلە لە نێوان کورد و لە نێوان حکوومەتی یەک لە دوایەکانی عێراق یەکەم لەسەر دەسەڵات بووە دەسەڵاتی کورد لە ڕووی ئیداری و لە ڕووی با بڵین ئابووری و چیترەوە چەندە و سنووری کوردستانیش تاکوێیە مەسەڵەن مادەی 140 هەیە بۆ دیاریکردنی ئەو کێشانە ئەنجا ئەم دەسەڵاتەی کورد مەسەڵەن لە حکوومەتی عێراقا نوێنەری هەیە لە پەرلەمانە نوێنەری هەیە سەرۆک کۆمار دراوە بە کورد داهموو دەستگای تریش هەیە 4 وەزارەتیشی کوردن تەنیا هین نییە بریکاری وەزیر بەڵە ئەنواعشتیان هەیە هەتا کورە حیمایەکانی پەرلەمانە و کوردن ئەنجا ئەمانە ئەگەر بەرنامەیەکیان هەبێ پێکەوە ئەگەر سیاسەتێکی باشیان هەبێ ئەگەر تەنیا ئیش نەکەن بۆ پۆست و پارە ئەو کاتیاتان شت بۆ کورد بکەن چۆن ناتوانن یعنی بێژگەم لەوە تۆ ئێستا چەند سەفارەت هەیە بەدەست کوردەوەیە چەند قونسڵیەت هەیە بەدەست کوردەوەیە ئەوانە توانن خەباتی دیبلۆماسی بکەن شان بەشانی مەسەلەی عێراق بۆ کوردیش
ینی بڵێن ئەوە میلەتێکی واین بەو شێوەیەن مەسەڵەن ئێستا لەو ڕووداوانەی سووریا لە ڕووداوەکانی باکووری کوردستان لە ڕووداوی ڕۆژهەڵاتی کوردستانەوەوانە هەموو توانن قسە بکەن ویش بکەن. باشە 4 خولەکێکمان ماوە بە کورتی سەبارەت 4 خولەک بەڵێ لێدوانێکیاکان فیدان هەبوو عێراقی نیگەران کردبوو کەوت بووی دوای سووریا نۆرەی عێراق مەوەسیەوە بوو نەتوان ئۆپەراسیۆنەی بۆ شنگال ئەنجام بدەن و بە 2-3 ڕۆژ کۆتایی پێبێنن. پێ دوای شتێکی وا ڕوودا یاخود بەمونە هەندێک لایەن عێراق مەترسیان هەبێ تورکیا ئەنی لەشکێش بکە بەرەو مووسڵ و شنگال و ئەو ناوچان خۆی ساڵی 2007 دوای ڕێفراندۆم کە هێزەکانی عێراق کەرکووکیان گرتەوە ملیشیان نابەرەوە هەولێر ینی هیچ کەس قسەی نەکرد لە کەناڵی ڕاگەیاندنەوەوانە بەڵام دەنگوباسێک هەبوو قسەیەک هەبوو کە ئەم هێرشە تەنیا بۆ کەرکووک نییە بۆ شوێنەکانی کەشە بۆ هەولێرە بۆ قەندیلە نازانم تا کۆتایی بەڵام پێشمەرگە شەڕیان کرد لە 2-3 شوێن شەڕیان کرد ئەمە 1-2 ینی کۆمەلگانی دەوڵەتی ڕاستە ڕەخنەی لە ئێمە هەیە و عێراقی بەلاوە گرنگترە تا هەرێمی کوردستانەوانە بەڵام سیاسەتێکی ئەمریکاش هەیە لە سەردەمی کیسنجەرەوە وەزیری دەرەوە یعنی لەگەڵ ئەوایە کە کورد لەو دەوڵەتانەی کە بەسەریا دابەشکراوە مافی هەبێ و ڕێگری بکرێت لە عەزیەتدانی کورد و چەوسانەوەی کورد یعنی نایڵێ کورد زۆر ئەوە بکە یعنی زۆر پێش بکەوێ و لە یاسا و لە دەستور لادا بەڵام ناژێڵێت کورد زوڵمێکی گەورەی لێ بکرێ ینی لێدوانەکەی هێن ئەمریکا و فەڕەنسا و ئەوانە دوای ڕووداوەکەی 2007 وتیان عێراقێکی دیموکرات هەرێمێکی فیدراڵی بەهێز ئێستاش ئەم مۆزوعە چی بەسەراتوە تەبەن کێ ئەوانەیانە کرد ئەوانەی وەکو هەکان فیدان بەرنامەی ئەوەیان دانابوو کە هەولێریش بگیرێ و پەلاماری قەندیلیش بدەن و تاکۆتایی ئێستاش لەم شەڕەی ڕۆژاوای کوردستان کە هاتوۆتە پێشەوە ئەوان ئەو بەرنامەی کە دایان نابوو بۆ ڕۆژاوای کوردستان جێبەجێ نەکرا هەنێتوانم بڵێم لە ساڵ 20 لە ساڵ 30دا جێبەجێ کراوە هەم حکوومەتی سووریا سەرۆک ئەحمەد شەرع بۆ خۆی مەرسومێکی دەرکرد ئەمە شتەکانی مەرسومی کە تایبەت بە زمانی کوردی بە مافەکانی کورد و نەورۆز و ڕەگەزنامە و ئەوانە و ئەو حک کورد حەسەکە و ئەوانش بەدەست کوردەوە بێت حتا ئێستا کۆبانیش مەسەلەن ئاسایش و ئیدارەکەی بەدەست کوردەوەیە بەڵام چۆن ئێمە پەیوەندیمان بە بەغاوە هەیە بەو شێوەیە ئەمە تا حدێک ئەوەی بۆ ڕۆژاوایاندا نابوو جێبەجێ نەکرا بە پێچەوانەوە وەکو ماف گەڕایەوە بۆ کورد ئەنجا ئێستا هەڵمەتێکی دیبلۆماسیش هەیە لە پەرلەمانی ئەمریکا لە بەریتانیا لە هۆڵەندا حتا ئیسرائیلیش هاتۆتە ناو مۆزوعەکەوە هەوڵەدەن کوردی ڕۆژاوە پارێزن کە کوردی ڕۆژاوە پارێزرێ ئەمان پیان ناخۆش لەبەروی هەڵەسن هەر هیچ نەبێ شتێک دروست دەکەن بۆی عەزیەتی خەڵک بن ئەگینا ئەوەی هاکان فیدان و توێتی جێبەجێ ناکرێ مەسەڵەن مەسەلەی شنگال ساڵی 2020 ڕێکەوتنێک کراوە بە دڵی تورکیا لە سەردەی مستەفا کازمیا تا ئێستا جێبەجێ نەکراوە شنگال چییە ئەڵێ ئەوەی پەکەکەی لێوێ دەریکرێت خۆوانە پەکەکە نین خەڵکی شنگاڵن بەڵام قەناعەتیان بەفکری عەبدوڵڵا ئۆجەلان هەیە باش بەس بۆ ڕۆژاوای کوردستان بڵێن کە لە پاریس ئیسرائیل و ئەمریکا و تورکیا و ئەوانە ڕێکەوتن بەو دۆخی ڕۆژاوە دروست بوو هەمویان تێیدا بەشدار بوونەوە شتێکی نێودەوڵەتی بوو ئێستا کورد دوای ئەوە دوای مەرسومە پێ دوایشتی کەشی دەست بکەوێ و سەبەر بەلایەنە کوردیەکانیش بە کورتی ئەیانە کەسە ناکەنە بەدیلی هەسەدا زۆر مشکلەنی ئەوە ئەلمەیەم کورد شتێکی دەستکەوێ بەڵام ئێستا ئەوەی کە هەیە لە ڕووی ئەمەلیەوە لە ڕووی ئیداریەوە هەر ئەو برادرانەی پەیەدە و قەسەدە ئەوانن لە ڕووی سەربازیشەوە ئەو ڕێککەوتنی کە کراوە ئەگەر جێبەجێ بکرێ بۆ کوردیش باشە بۆ سووریاش باشە بەڵام ئەمە بەدڵی هەمویان نییە لەوانەیە بەدڵی ئەمریکا بێ بەس بەدڵی تورکیا نییە تورکیا وای ناویست تورکیاویست مەسایەسە ئەمان قەسەدە بۆی هەیە 4 لیوای سەربازی هەبێ لە چوارشێوەی سوپای سووریادا تورکیا وای ناویست تورکیای ئەڵێ چەکەکانتان دانێن لەبەرەوە ئەم شتانە ئەکەن
ئەم شتانەشیان بۆ جێبەجێ نابێت. زۆر سپاس دەکەین سەرچاو. فعال گۆڵفمانمان سپاسیان دەکەین. سەرچاو. سپاس بۆ بینەرانی بڕێز، سپاس بۆ ئەوکاران، خواتان لەگەڵ.